هیچ بایەکی ئەخلاقی دینی و هیچ نظر ناوێنم بەڵێ بۆ سێداری ئێمانە بەڵام دەبینین وەکە میشە خەڵک بێدەنگە لە ئاسە متاوانێک بەڕاستی بایەک ئازا دەکەین بۆ ئەوەی هەمووتان بەڕاستی نیگەرانی خۆتان دەرببڕن سعد قاعد حبيبي خوي اخذ ربما ساعدنا بەناوی خودای میرەبان جەماوەری خەڵکی کوردستان ئازادی خوازان ئەوانەی بڕواتان بە مافی مرۆڤ هەیە ئەوانەی توندوتیژی دەستدرێژیتان هێتاوانێکی قێزەون و بێزارە لە نیشتیمانی خۆمان لە هەولێری پایتەختی ئەم هەرێمە دوور لە هەموو بەهایەکی ئەخلاقی کۆمەڵایەتی ئاینی ژمارەیەک درندە کە ناوی مرۆڤیان هەڵگرتووە لە ژێر سایە دەسەڵاتدارانێکی دوور لە ویژدان و کەرامەت بە درندانترین شێوە دەستدرێژی دەکەنە سەر کیژۆڵەیەک کە تەنها 8 بەهاری تەمەنی گوڵی گرتووە تاوانبارە قێزەونەکانی ئەم کارە وەحشیانەیش لە ژێر پاساوی نایەسایی بە پاڵپشتی هێز ئازاد دەکرێن و پاشان فشاری جەماوەری جارێکی تر دەیگرێنەوە. ئێمە لە سەی سادقەکەی چنار و هێمن وەلی و شەم شەید بڕیارەوە لە شار زورەکەی نالی و مەولانە خالیدەوە لە شار زورەکەی نالی و مەولانە و شارە زوریەوە نیگەرانی و بێزاری خۆمان لە بڕیاری دادگا و هەڵس و کۆتی دەسەڵاتداران دەردەبڕین لە کەیسی ئەو کیژۆڵە تەمەن 7 ساڵانەدا داوا دەکەین دادگا و دەسەڵاتی شاری هەولێر بەبێ هیچ پاساوێکی حیزبی و بنەماڵەیی بڕیاری سزایی ئەو تاوانبارانە جێبەجێ بکات قەرەبی مادی و معنەوی ئەو کیژۆڵەیە بکرێتەوە ژیان و کاراماتی باوک و خانەوادەکەیشی پارێزراوە بێت وێ ڕای دڵخۆشیمان بە کۆدەنگی فشاری هاوڵاتیانی کوردستان لەسەر ئەو کەیسە و دەستگیرکردنەوەی تاوانباران هیوادارین دوای دەستگیرکردنیان سەرجەم تاوانباران سزای خۆیان وەربگرن بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێن ئەو تاوانە قێزەوەنەی بەرامبەر ئەو کیژۆڵە 7 ساڵانە ئەنجامدراوە ویژدانی هیچ مرۆڤێکی ئاسایی قوبوڵ ناکە دەچێتە چوارچێوەی تاوانی دژە مرۆڤایەتی و شکاندنی شکۆی مرۆڤەکان کوردی بۆ کەرامەت شکاندنی تاکی کوردی بۆ لە ناوبردننی شناسی کوردی لەو قۆناغی کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد ئەمە